بە سەرپەرشتی یەکەی سەرپەرشتیاری پەروەردەیی و بە ئامادەبوونی مامۆستایان و خوێندکاران و میوانێکی زۆر خوێندنگەی موفتی تێکەڵا و فستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجامدا. فستیڤاڵەکە کە پێک هاتبوو لە پێشانگایەکی شێوەکاری کە وێنەکان لەلایەن خوێندکارانی خوێندنگەکەوە کێشرا بوو. ئێمە وەکو قوتابخانەی موفتی ساڵانە فستیڤاڵەکەینەوە لە قوتابخانەکەمانە خاسەنە فستیڤاڵەمان جیاوازە بە بۆنەی پێشمەرگەوە هەموو وێنەکان پێکاتوە لە ئیشی قوتابیان هەموو وێنەکان چالاکیەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە کە لە بەرەکانی جەنگن. ئێمە بەم فستیڤاڵەوە کۆفایەک بۆ ئەوان ئەم فستیڤاڵەمان کردوێتەوە و پێشانگاکەمان فستیڤاڵەکە پێشانگاکە پێکاتووە لە ئیشی قوتابیان وە کۆمەڵێشتی فۆلکلۆر بە هاوکاری مامۆستا بەڕێزەکانی قوتابخانەکەمان بەڕاستی مامۆستا فەنەکانمان مامۆستا هەوار و مامۆستا شەرمن کە هەوڵێکی زۆریان ناوە زۆر هیلاگون. ئێمە وەکو بەڕێوەبەری قوتابخانە و دەستەی کارژێری قوتابخانە هەموو مامۆستایان زۆر سوپاسیانەکەین. من ناو مەستان کاروانە لە مەکتەبی موفتی لە پۆلی چوارەم. من ویستم بەشداری ئەم فستیڤاڵە بکەم، دەستخۆشی لە پێشمەرگەکانەکەم. پاشان چەندین چالاکی سرود و گۆرانی و شانۆگەریەک پێشکەش بە میوانان کرا. دیارە ئێمە وەکو قوتابخانەکەمان ساڵانە ئەم جۆرە چالاکیانە ئەکەین، بەڵام ئەم ساڵ وەکو هەمووان نەزانمە بەهۆی بارودۆخی وڵاتەکەمانەوە کە شەڕێکی نەخوازرا و هاتۆتە ناوچەکەمان یەخەی گرتوینەوانە، ئێمە هاتوین لێرە بە شازێکی تۆزێ ناڵێن زۆر داخرا، بەڵام داخراوتر لە سنووری قوتابخانەکەی خۆمانە هاتوین بۆی کە ئێمەش بەدەر نەبین لەو جۆرە چالاکیانەی کە ئەکرێ بۆ پێشمەرگە بۆ وڵاتەکەمان. هاتوین ئەمڕۆمان تەرخان کردەوە یاخود دەستنیشانمان کردووە بۆی کە بتوانین لێرەوە بە چەند سرودێکی نیشتیمانی بە چەند وێنە و تابلۆیەک کە گزارشکا لە بەرخودان و قارەمانەتی هێزی پێشمەرگە و وەکو وەفایەک بۆ نەمری شەهیدەکانمان و پیشانمان داوە. بێگومان ئاستەنگ هاتۆتە ڕێگەمان و ئەم قەیرانی دارایش بە بێگومان کاریگەری خۆی لەسەرمان هەبووە، بەڵام ئەمانە کۆڵی نەداوە لەسەر ئێمە مسوور بووین لەسەر کردنی کارەکەمان و ئەمڕۆ هەوڵەدەین ئینشاڵڵا جوانترین شت پێشکەش بە پێشمەرگە بکەین، جوانترین شت بەو نەوانە بکەین کە ئەمڕۆکە لە قۆناغی سەرەتای ژیانیانان وەرنەوەی دوا ڕۆژی ئەم میلەتەن هیوادارم بتوانین خزمەت بکەین بە کورد و کوردستان. سوپاس. هەر لە خوێندنگەی موفتی لەلایەن مامۆستای زانستی خوێندنگاکە و خوێندکارانەوە هەڵمەتێکی نەمامناشتن ئەنجام درابوو لە پێناودابینکردنی ژینگەیەکی تەندروست و داهاتوویەکی گەشت بۆ نەوەکانی دواڕۆژ. ئێمە وەکو قوتابخانەی موفتی بنەڕەتی هەڵساین بە چالاکیێکی گشتی لە گشت سێکتەرەکانی پەروەردەییە لە بواری چالاکی هونەری، چالاکی وەرزشی و هەروەها لە گشت ئەو چالاکیانەی کە لە بواری پەروەردە و لە چالاکی قوتابخانەکانە برە و ئەدا بەتوانا و بەتوانای زانستی قوتابیان بەگشتی لە بواری پەروەردەدا و هەروەها ئەم چالاکیێکی گشتگیرە با بڵێن بە تایبەتی پەیوەستە بەو ڕوودا و کارە ساتانەی کە ئێستا ئێمە لە ئەرزی واقع کە بەسەر وڵاتەکەمانە هاتووە وەکو خۆشەویستیەک بۆ ڕۆح و بۆ بەرزی و توانای پێشمەرگە یەکێک لەوانە لە بوعدی خزمەتکردن و خۆشەویستی بە پێشمەرگە و چاندنی ئەو خۆشەویستیە لە دڵی خوێندکارانە. ئەمە یەکێکە لەو بوارانەوە هەروەها لە بواری چالاکی یادی ئەنفالە بە تایبەتی وەرزی بەهار وەرزی گشت ساتە خۆش و ناخۆشەکانی گەلی کورد لەم وەرزەدا بەدی ئەکرێ و بینراوە بەسەر گەلی کوردە هاتووە و هەروەها بە هەمان شێوە زیندووکردنەوەی گیانی کولتوری و نیشتیمانی و نەتەوەیی ئەو چالاکیانە بە شێوەیەکی گشتی ڕۆڵی بینێ لە ناساندنی کولتوری نەتەوەیمان کە لە بواری مێژوو ئەو شتانەی کە پەیوەندی بە شارستانێتی گەلی کوردەوە هەیە لە سەدەکانی ڕابردووە. ئەمانە هاندەرێکە بۆ ئەوەی کە ئێمە ڕۆحی نیشتیمانی و خۆشەویستی و ڕۆحی کولتوری لە ناو دڵی جگەرگۆشەکانمان نازین و بکەینەوە و پەرە بدەین بە توانای زانستی
توانای هوەری و توانای وەرزشی لە ناو خوێندکاراندا بە شێوەیەکی گشتی